لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا بە دەنگی پەرلەمانتارانی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتووی یاسای تیرۆر لە هەرێمی کوردستان بۆ وەزاری شەشەم درێژکرایەوە. با میوانداری بەڕێز نەجیبە لەتیف ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان و یاسای تیرۆر لەم تەوەرەیەدا دەکەین. نەجیبە خان سڵاوت لێبێت. لەسەر چ بنەمایەک ئەم فراکسیۆنانە یاسای تیرۆریان درێژ کردوێتەوە و ئێوەش بۆچی دەنگتان بە درێژکردنەوەی یاساکەدا ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بێگومان یاسای تیرۆر یەکێکە لەو یاسایانی کە یاسایەکی کاتێ لە ساڵی 2006ەوە دەرچووە یاساکە هەتا ئێستا ماوەی دو ساڵ یاساکە ماوەی بۆ درێژکراوەتەوە. ئێمە لە سەرەتای ئەم خولەوە لە ساڵی 2014 کە کاتێک یاساکە درێژکرایەوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوامان کرد کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە. لە ناو هۆڵی پەرلەمان بڕیاری ئەوە دراکە یاساکە درێژ بکرێتەوە بۆ مەرجەی کە لە ماوەی 6 مانگە یاساکە هەموار بکرێتەوە، چونکە ئێمە پێمان وایە ئەم یاسایەکی زۆر خراپە و یاسایەکی قاسیەوە. ڕاستە ئێمە لەگەڵ بوونی یاسایەکی لەو جۆرەین، ینی یاسایەک بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لەبەرەوەی هەموو زانین کە هەرێمی کوردستان بەڕاستی لە چواردەوری هەرێمی کوردستان تیرۆر هەیە و هەڕەشە هەیە لەسەر هەرێمەکەمان، بۆیە ئێمە لەگەڵەوەین کە یاسایەکە بێ. بەڵام ئەو یاسایی کە دانراوە لە ساڵی 2006 یاسایەکە زۆر بڕگە و مادەی تایە کە پێشێلی مافەکانی مرۆڤەکەوە لەگەڵ ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان لەسەر هەبێت کە ئێوە کۆمنتان لەسەر بەرگە و بابەتەکانی بەشێک لە یاساکان هەیە کە پێتان وایە ئەمانە بۆ هەرێمی کوردستان باش نین. بەگشتی ئێوە کۆمنتان لەسەر چ بەرگەیەکی یاساکە هەبووە وەکو ئەمڕۆژ لە پەرلەمان لەگەڵەوەدانە بوون کە بەم شێوەیە تێپەڕێندرێت؟ بەڵێ ئێمە لە وەکو ئاماژەم پێدا لە ساڵی 2014 داوای هەموارمان کرد، بەڵام کە هەموارەکە نەکرا. بۆ ئێمە ئەم ساڵ دوای ئەوەی کە پار یاساکە کۆتایی پێهات ماوەکەی ببوورە لە 2016 یاساکە کۆتایی پێهاتووە، دەبوایە ینی ئەو یاسایەت بە جۆرێک چارەسەر بکرا. بەڵام لەو کاتەوە یاساکە کە ماوەکەی کۆتایی هاتووە، بەڵام هەتاکو ئێستاش بەو یاسایە خەڵک حکم دراوە، چونکە ئێمە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان نوێنەری یۆنامی لە عێراق هاتۆ نامەیەکی ئاراستەی لیژنەی مافەکانی مرۆڤ و لیژنەی یاسایی و جێگری سەرۆکی پەرلەمان کردووە داوا کات کە ئەم یاسایە بە هیچ جۆرێک نەکاری پێ بکرێ و نە ماوەکەی درێژ بکرێتەوە، بەڵکو دەبێ یاساکە هەموار بکرێتەوە. لەبەرەوەی وەکو ئاماژەم پێدا کۆمەڵێ بڕگە و مادەی تایەکە پێشێلی مافەکانی مرۆڤەکە، بۆ نمونە بە تایبەتی لە بواری ئەشکەنجەدان، لە بواری ینی کۆمەڵێ بابەتی ترکە ئەو یاسایە ئەتوانین بڵێن ینی ماوەیەکی نەهێشتێتەوە، مەودایەکی نەهێشتێتەوە بۆ ئازادی و یاخود بۆ هەر یەکێک لەو بوارانەی تر. ینی بەپێی ئەو یاسایە بەڕاستی ئەتوانراوە ینی کەسانێکی زۆر ڕوبەڕووی دادگا بکرێتەوە و نەک دادگاش بەبێ دادگاییکردنیش بەڕاستی حکم بدرێەوە، حکومێکی قاسی بدرێ. بۆیە ئێمە لەگەڵ ئەوە بووینەوە کە ئەو یاسای هەموار بکرێتەوە. بەڵام کاتێک یاساکە لە دوای ئەوە هەر لە نامەکەی یۆنامیە هاتووەکە لە دوای ئەوەش کە ماوەکەی کۆتایی هاتووە هەر خەڵک بەو یاسایە سزا دراوە و حکم دراوە. بۆیە ئێمە ئەمڕۆ بە هەمان شێوە ڕامانوا بوو کە ئەم یاسایە نابێت درێژ بکرێتەوە ماوەکەی و نابێت کاریش پێ بکرێت هەتا هەموارەکرێتەوە. و ئێمە لە مانگی 2018 وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە هەموارمان پێشکەش کردووە. تەنانەت ئەو کاتە ینی ئەم بڕگەیە لە مانگی دووە لە بەرنامەی کاری پەرلەمانە دانرا، بەڵام جێبەجێ نەکراوە ئەو بەرنامەی کارە. چەند کۆبوونەوەیکی پەرلەمان دواخراوە یاخود بڵێن هەڵگیرا کۆبوونەوەکان ئیشی لەسەر نەکرا. بۆیە ئێمە لەو کاتەوە هەموارمان پێشکەش کرد. ئەو کاتە داوای ئەوە کرا کە هەموار نییە بۆیە یاساکە درێژەکرێتەوە، بەڵام ئێمە هەمواریشمان پێشکەش کرد ئیشی لەسەر نەکراوە هەتا ئەمڕۆ. بۆیە ئەمڕۆ کە یاساکە درێژکرایەوە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ دەنگمان پێ نەدا.
نەجی بەخان ئەم یاسایە ئەمە بۆ جاری شەشەمە درێژ دەکرێتەوە پێویستی بە چ جۆرە گۆڕانکاریەکە و خواستی ئێوە لەسەر یاساکە لە داهاتوودا چی دەبێت بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە پێشتریش ئێوە بۆ هەمواری یاساکە چەند جارێک قسەتان هەبووە پرۆژەتان هەبووە بەڵام وەکو ئێوە ویستوتانە بەم جۆرە هەموار نەکراوەتەوە ئێوە دەتانەوێت لە ناو پرۆژە یاسای تیرۆردا چی جێگەی بکرێتەوە بۆی کە لەگەڵ خواستی ئێوەش یەکان گیر بێت بەڕاستی وەکو ئاماژەم پێدایە ساکە ینی پێشێلکاری زۆری تایە بەرامبەر مەمافەکانی مرۆڤ بۆ نمونە ئێمە لە مادەی دوا داوامان کردووە کە چەند بڕگەیەک لەو مادەیە ئیلغا بکرێتەوە و هەڵبگیرێ و بە هەمان شێوە لە کۆمەڵێک ینی لە بڕگە و مادەکانی ترا تێبینیمان هەیە لەسەری و هەموارەکەمان ئامادە کردو کە وردەکارێکی زۆری تایە بۆیە ئێمە لەگەڵ ئەوین کە ئەم یاسایە ینی بە جۆرێک دابڕێژرێتەوە کە لەگەڵ مافەکانی مرۆڤ بگونجێت و لەگەڵ ڕێکەوتنامە و بەڵێننامە نێودەوڵەتیەکان بگونجێت بە جۆرێک بێکە مافی هیچ کەسێک پێشێل نەکرێت وەکو ئاماژەم پێدا ئەوەی کە تیرۆرە ئەوەی کە بەڵگەی تەواوی لەسەر تیرۆر ئێمە لەگەڵەوەین کە دادگایی بکرێت لە دادگایەکی عادیلانەیە و چه سزایەکی بەسەرە بسەپێنرێت بە پێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان ئێمە دژی ئەوەنین بەڵام دژی ئەوەین کە بە بێ دادگایی کردن و یاخود بە کۆمەڵێ بیانووی ینی نابەجێ خەڵک لەسەر ئەو بەو یاسایە سزا بدرێ و یاخود بەو یاسایە ینی تۆمەتی بۆ دروست بکرێ چونکە یاساکە بەڕاستی وەکو ئاماژەم پێدایانی کۆمەڵە مادەی تایە کە کێشەی زۆری تایە بە تایبەتی ینی بۆ نمونە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ڕووی هەواڵدانەوە لە ڕووی ینی تەنانەت کەسێک ئەگەر برایەکی یاخود کەسێکی محکوم بێت بەوەی کە تیرۆری کردەوە یاخود دەستی هەبێت لە تیرۆرە یعنی کەسوکارەکەشی سزا ئەدرێت و یاخود لە کاتی بەردەست نەبوونی ئەو کەسە کەسوکاری ئەوە یاخود بۆ نمونە خێزانەکەی یا کەسێک لە ئەندامانی خێزانەکەی سزا ئەدرێت یعنی لەبەرەوە وردەکاری لە بڕگە و مادەکانە هەیە کە ئێمە هەموارەکەمان بە جۆرێک ئامادە کردووە کە بگونجێت لەگەڵ مافەکانی مرۆڤ و یاخود لەگەڵ ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان و کاری لەسەر بکرێت ببوورە کاتەکەم کەم ماوە دەمەوێت کۆمەڵێک پرسیاری کا ڕاستی بەڕێستان بکەم هاوڵاتیان بە تایبەت لەم ماوانەی ڕابردوودا چاوەڕوانی ئەوە بوون کە پەرلەمان لەسەر یاسای خانانشینی کۆ ببێتەوە بەڵام ئەمڕۆ شۆک و هەفتەی ڕابردوو باس لەم پرۆژە یاسایان نەکراوە بۆچی سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای چاکسازی خانانشینی ناخاتە پەیڕەوی ئیشکردن لەسەری و بۆچی و چەند دانیشتێکە دوا دەخرێت بەڵێ بێگومان ئێمە لە کۆبوونەوەی پێشوویشە و لەم کۆبوونەوەی ئەمڕۆشە لە هەفتەی پێشوش کە کۆبوونەوەی پەرلەمان کرا و لەم ڕۆژە داوای زۆر هەبوو بەوەی کە بۆچی ئەو یاسایە نەخراوەتە بەرنامەی کارەوە چکە یاساکە ڕاستە هەندێک تێبینی لەسەر بوو بەڵام کۆی مادەکان ینی ئەتوانین بڵێن کە 24 مادەیە ینی ناکرێت لەبەرەوەی کە تێبینی لەسەر دوو مادە یاخود چەند بڕگەیەک هەیە یاساکە بە شێوەیەکی گشتی پەک بخرێ وەڵامی سەرۆکایەتی پەرلەمان بۆ پەرلەمانتاران ئەوە بووکە ئەوان لە دوای ئەوەی کە هەندێک گۆڕانکاری لە هەندێک بڕگەی یاساکەیە کرا بە تایبەتی ئەو بڕگەی کە باز لە ینی چەسپێنرا لە ناو ئەو راپۆرتەی کە لیژنەی یاسایی و لیژنەی دارای ئامادەیان کرد بەوەی کە کەمترین موچەی خانانشینی بکرێتە 400,000 و بڕگەیەکی تر لەسەر دەرماڵەکان کە ئەم مادانە حکوومەتی هەرێم دەبواە ڕای وەربگیرە لەسەر ئەو مادانە لەبەرەوەی ڕەهەندی دارایی هەیە وەڵامی ئەوان ئەوە بووکە ئێمە چاوەڕێی راپۆرتی حکوومەتین حکوومەت وەڵامی خۆی لەسەر ئەو گۆڕانکاریانە کە لە پرۆژەکەدا کراوە لەلایەن پەرلەمانەوە لەلایەن لیژنەکانی پەرلەمانەوە حکوومەت وەڵامی خۆی دەبێ بۆیە ئێمە بەڕاستی جەختمان کردەوە و چەند ئەندام پەرلەمانێک ئاماژەیان بەوەداکە با کاتێک دیاری بکرێت یعنی سەقفێکی زەمەنی دیاری بکرێت بۆی کە حکوومەت لەو ماوەیە وەڵام بداتەوە خۆگەر وەڵامی نەدایەوە با پەرلەمان یاساکە پەسەند بکات یعنی مادەم حکوومەت لەو ماوەیە وەڵام ناداتەوە بەڵام ئەو ماوەیە دیاری نەکراوە چاوەڕی وەڵامی حکوومەتن بۆیە ئێمە وەکو پەرلەمانتاران بە تایبەتی وەکو فراکسیۆنی کۆمەڵ چەند جاری تر جەختمان لەوە کرۆتۆکە
ئەو یاسایە دەبێ جێبەجێ بکرێەوە ئەو مادانی کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە نەکرێتە قوربانی چەند بڕگە و مادەیەک بەڵکو بەردەوامیش جەختەکەینەوە لە هەموو کۆبوونەوەکانە کە دەبێ حکوومەت بە زووترین کات وەڵام بداتەوە بۆ ئەوەی ئەو یاسایە پەکی نەخرێت. زۆر باشە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان نەجیبەخان بەپێی زانێرەکان کۆبوونەوەی پەرلەمان بۆ سبەینی هەڵگیراوە بڕیارە سبەی گفتوگۆ لەسەر چ پرۆژێک بکرێەوە چ بابەتێک لە دانیشتەکەی سبەی تاوتوێ بکرێت هیچ بڕگە و مادەیەک ماوە کامڕۆ تەواو نەکرابێت یاخود کارنامەی دانیشتنی سبەی جیاواز دەبێت زانیاریتان هەیە لەم بارەیەوە؟ بەڵێ بێگومان ئەو کارنامەی کە ئەمڕۆ ئامادەکراوە 5 بڕگە بووە. بڕگەی یەکەمی ئەوە بوو کە دەنگدان بوو لەسەر درێژکردنەوە یاسای تیرۆر. بڕگەی دووهەم هەموارکردنی یاسای پارێزەرایەتی لە هەرێمی کوردستان کە ئەو بڕگەیە بەڕاستی مادەکانی ئەو یاسایە زۆر بوو بۆیە ئەمڕۆ تەواو نەکراوە تەنها 8 مادەی لێ پەسەند کرا بۆیە سبەینێ ئەو مادانەی ترکە لەو یاسایە هەیە تەواوە کرێت و بڕگەی سێهەمی بەرنامەیکاری ئەمڕۆکە گفتوگۆکردن بوو لەسەر پرۆژە یاسای هەمواری چوارەم یاسای سندوقی خانەنشینی پارێزەرایەتی ئەمەش سبەینە لە بەرنامەی کارامە و گفتوگۆی لەسەرەکرێ و بڕگەی چوارەمیش خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای پارێزگاری لە تۆڕەکانی ئاو و ئاوەڕۆ ئەمەش خوێندنەوەی یەکەمی بۆ کرێت کە پرۆژەیەکە و ئامادەکراوە. بڕگەی پێنجەم گفتوگۆکردنە لەسەر هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە ئەوە ماوەیەکی زۆرە بەردەوامە ئەو گفتوگۆیانە بۆیە ینی چەند بەشێکی لێ پەسەند کراوە سبەینێ بەشی شەشەم دەنگی لەسرە درێ و بەشی حوتەم دەنگی لەسرە درێەوە بەشی هەشتم گفتوگۆی لەسەرەکرێ کە بەش لەسەری ڕۆین لەبەرەوەی مادەکانی هەمواری پەیڕەوی ناوخۆ زۆرە کۆبوونەوەیە کۆتایی پێنایە بۆیە سبەینێ بەشێکی تر لە پەیڕەوی ناوخۆ گفتوگۆی لەسەرەکرێ و دەنگدانی لەسەرەکرێ. بەڕێز نەجیبە لەتیف ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆم دەرفەتە.